بەجنێوێک بە دۆناڵد ترامپ بە پشتگیری زێلەنسکی لەسەر نەپۆشینی چاکەت و پانتۆڵ لە کۆشی سپی فیلمێک لەسەر لە فرۆشێک دژایەتیکردنی خانەوادەیەکی ڕووسی خەڵاتی باشتری فیلمی ئۆسکاری پێدرا و تۆمارکردنی مێژوو بە بردنەوەی 4 دانە خەڵات لە شەوێک بۆ دەرهێنەرێک دۆکیومنتری جەنگی فەڵەستین و ئیسرائیل خەڵات کرا چەندین چرکەساتی دیکەی ئۆسکاری 2025 ئەنجامدرا براوەکان چرکەساتەکان هەمووی لە 24 پلس پێشکەشتان دەکەم من ژیرم بەخێر بێن بۆ 24 پلس. خەڵاتەکانی 97مینی ئەکادیمیای فیلمەکان دابش کرا پێشکەشکاری بەناوبانگ کۆنان ئۆبرایەن میوانداری ڕێوڕسمەکەی کرد هەر لە سەرەتای مۆنۆلۆگەکەی توانجێکی لە ئادەم ساڵ دەردا کەوا چاکەت و پانتۆڵی نەپۆشیوە بەم شێوەیە بەشداری لەو شەوە گرنگە دەکات ئادەمیش وتی هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە دەیەوێ وەکو خۆی بێ بە چاکەت و پانتۆڵ خۆشەویستی ناکردرێت پێویستە هەر پشتگیری بکرێت ئەمەش لە ئۆنلاین بە توانجێک لێکدرایەوە لەسەر زرێسکی کە لە چەند ڕۆژی ڕابردوو چۆکۆشی سپی بۆ کۆبوونەوەکەی لەگەڵ دۆناڵد ترامپ لەلایەن ڕۆژنامە نووسێکی ئەمریکی پێی وترا بۆچی چاکەت و پانتۆڵی نەپۆشیوە بێڕێزی بە ترامپ و بە کۆشتی سپی کردووە زلێنسکیش وتی جەنگی ئۆکرانیای بردەوە ئەو کاتە قاتێ دەپۆشێ جگە لەوەش فیلمی ئەنۆڕا چیرۆکی ئافرەتێکی لە فرۆش دەجێڕێتەوە عاشقی کوڕێکی سەرۆک مافیایکی ڕووسی دەبێت دەیانەوێ هاوسەرگیری بکەن بەڵام خانەوادە ڕووسەکە ڕازی نابن چونکە کچەکە لەش فرۆشە ئەو فیلمە خەڵاتی ئۆسکاری بەدەستێنم دەرهێنەری ئەو فیلمەش شۆن بیکەر توانی 4 دانە خەڵاتی ئۆسکار لەم شەوە بەدەستبێنێ هەر بۆ فیلمی ئەنۆڕا کە دەیکاتە یەکەم هونەرمەند لە مێژوودا لە ئۆسکار 4 خەڵات لە شەوێک بۆ فیلمێک وەرگێت ئەو ئەکتەرەی لە فیلمی پیانۆژەنەکەی ساڵی 2002 بە چیرۆکی پیانۆژەنێکی جوولەکە لە دەستی نازیەکان هەوڵی ڕزگارکردنی دەدا خەڵاتی ئۆسکاری بۆ جاری دووەم لە ڕۆڵێکی هاوشێوە وەرگرت ئەیدریان برۆدی توانی خەڵاتی ئۆسکار بۆ ڕۆڵی سەرەکی بۆ فیلمی The Brutalist بەدەست بێنن برۆدی دووەم جارە ئۆسکار وەرگێ ئەم جارەش هەر بۆ ڕۆڵێکی جوولەکەیە لە زەنجی جیهانی دووەم لە دەستی نازیەکان ڕزگاری دەبێ و دێتە ئەمریکا تاوەکو وەکو ئەندازیارێک داهێنانی گەورە ئەنجام بدە پێشبینیەکان وابوون فیلمەکەش خەڵاتی ئۆسکار ببە بەڵام برۆدی بە ڕۆڵە کاریگەرەکەی کە ماوەیەکی زۆرە لە فیلمی گەورەش بەشداری نەکردووە توانی ئەکادیمیان ڕازی کە خەڵاتەکە بەدەست بێنێت برۆدی تەمەنی 51 ساڵە ئەمریکیە هاوسەرگیری نەکردووە بەشداری چەندین فیلمی بەناوبانگی کردەوە وەکو The Pianist King Kong Predator و The Jacket و چەندین فیلمی دیکەی کردووە و لە وەرزێکی زنجیرەی پیکی بلایندەرزیش بەشدار بوو خەڵاتی باشترین خانماکتەر لە ڕۆڵی سەرەکی درایە خانماکتەرێک بە ناوی میکی مارسن بۆ فیلمی ئەنۆڕا مارسن یەکەم جارە کاندیدی ئۆسکار بکرێم وەروە یەکەم جاریشە خەڵاتەکە بباتەوە تەمەنی ئەم خانمە 25 ساڵە لە فیلمی Once Upon a Time in Hollywood ناوبانجی پەیدا کرد لە فیلمی ئەنۆڕا بە ڕۆڵی کچێکی شەوانە توانی سەرنجی هەمان ڕاکێشێت بە نواردنە دراماتیکەکەی و خەڵاتی باشترین خانماکتەریشی لە ڕۆڵی سەرەکی پێدرا هەرچەندە مشتومڕێکی گەورە هەبوو لە ئۆنلاین کەوا دەبوایە دەڵێن دەبوایە دیمی مۆر خەڵاتەکەی بەدەستێنا بچکە زۆربەی خەڵاتەکانی دیکەی بەدەستێنا و گەڕانەوەیەکی گەورە بوو لە هۆلیوود بەڵام هۆلیوود بڕیاریدا خەڵات بداتە ئەم کچە و ئەم فیلمانشەوە خەڵاتی باشترین ئەکتەر لە ڕۆڵی پاڵپشتی درایە ئەکتەر کێرن کۆڵکن کە ساڵێکە باشترین خەڵاتەکان هەم لە تیڤ و هەم لە فیلمەکە بەدەستدێنێن کۆڵکن فیلمی ریل پی لە فیلمی ریل پی توانی نواندێکی ناوازە پێشکەش بکە و پارساڵیش لە زنجیرەی سەکسیشن خەڵاتی باشترین ئەکتەری وەرگرت بۆ زنجیرەی تەلەڤیزیۆنی ئەم ساڵیش لە ئۆسکار خەڵاتی باشترین نواندی بۆ فیلمێ وەرگرت واتە داهاتوێکی گەشت چاوانی کۆڵکن دەکە کۆڵکن کاتێ بچوک بوو لە فیلمی هۆمەلۆن بەشدار بوو ئێستا گەورە بوو و فیلمی ناوازەتری هەیە بە تایبەتی فیلمە دراماتیکەکان و ئێستا خاوەنی خەڵاتی ئۆسکارە 25 ساڵە نواندن دەکەم یەکەم جارمە بەم شێوەیە ڕێزدێنان وەرگرم زۆوی سەڵدانە توانی خەڵاتی باشترین خانماکتەر لە ڕۆڵی پاڵپشتی بۆ فیلمی ئیمێلیا پێرز بەدەست بێن ئەم خانماکتەرە بەشداری دەیان فیلمی جیاوازی کردووە بەڵام زیاتر بە فیلمەکانی ئەڤەتار دەناسرێت کە ڕۆڵی سەرەکی لە فیلمەکان دەجێڕێ سەڵدانە ئەکتەرێکی ئەمریکی تەمەن 46 ساڵە هاوسەرگیری کردووە ڕایگەیاندووە لە فیلمەکانی داهاتووی ئەڤەتار هەر بەردەوام دەبێت تا کۆتایی و وتوویەتی تاوەکو فیلمەکانی ئەڤەتار کۆتایی پێدێ تەمەنی نزیک دەبێتەوە لە 58 ساڵ باشترین دەرهێنەر لە ئۆسکار خەڵاتەکەی درایە شۆن بیکەر دەرهێنەرێکی ئەمریکی چەندین ساڵە لەسەر بابەتی کسانی شەو فیلم دروست دەکات لە فیلمی فلۆریدا پرۆجێکت ڕێک ڕۆکێت وابزارش ئەنۆڕە
توانی خەڵاتی باشترین فیلم، باشترین دەرهێنەر، باشترین دەقی ڕەسەن، باشترین مۆنتاژ و ئیدت وەرگرت. واتە 4 دانە خەڵاتی لەم شەوە پێدرا و توانێت ڕیکۆردی مێژوویی لە ئۆسکار تۆمار بکە وەکو هەر هونەرمەندێک بتوانێت 4 دانە ئۆسکار بۆ فیلمێک لە شەوێک بەدەست بهێنێت. ئەو فیلمەی تیرۆکی فەڵەستینیەکان و ئیسرائیلیەکان لە کاتی جەنگ لەسەر سنوور پیشان دەدا توانی خەڵاتی ئۆسکار بۆ باشترین دۆکیومنتری بەدەست بێنێت. فیلمی نۆ ئەدەرلاند هیچ خاکێکی دیکە توانی ئۆسکار بەدەست بێنێت. چیرۆکەکەشی باسی وێست بانک ناوچەی بانکی ڕۆژاوا دەکات لەسەر هێزەکانی ئیسرائیل کە دەیانەوێت پێشڕەوی بکەن. چیرۆکەکەش لەلایەن چەند ڕۆژنامەنووسێکی فەڵەستینی و ئیسرائیلی بە هاوبەشی ئەم شەڕەخوێ ناویە ناوچەکە پیشانی جیهان دەدەن. لە نیگەی ئەوانەوە دەڵێن ئەوەی پێویستە بوەستێنرێ بەم شێوەیە. فیلمەکە بە زمانەکانی عەرەبی، عیبری، ئینگلیزی بڵاو کراوەتەوە لە ئۆنلاین بەردەستە. فیلمی فلۆ توانی خەڵاتی ئۆسکار بۆ باشترین فیلمی ئەنیمەیشن بەدەست بێنێت. فیلمەکە چیرۆکی پشیلەیەک دەجێڕێتەوە دوای ئەوەی ماڵەکەی لەدەست دەدا بەهۆی لافاوێک دەبێتە کۆچبەر لەناو ئاژەڵەکانی دیکە دەبێت خۆی بگونجێنێت لەگەڵ کەسایەتی و شێوازی ژیانی ئاژەڵەکانی دیکە ڕابێت کە پشیلە زۆروانیە. فیلمەکە لەلایەن گیتس زالبۆدی کاریگەرانی بۆ کراوە. فیلمەکە نمرەی 97 لە سەدی لە ڕۆژن سەمێتەوە بەدەستێنە و توانی خەڵاتی ئۆسکار بە باشترین فیلم بێنێ. ئەم فیلمە بە بودجەی تەنیا 6 ملیۆن دلار بەراماتوە کەچی توانی فیلمە زەبەلعەکانی هۆلیوود بە تایبەتیش فیلمەکەی پیکسار ئینساید ئاوت 2 کە نزیکەی 200 ملیۆن دلاری تێچوون توانی بیبەزێنێ. واتە پارە هەموو شتێک نیە لە هۆلیوود وەکو کواڵیتی و جێڕانەوەی چیرۆک و پێیان لە ئۆسکار گرنگە. زۆر باشە ئەوەی بینیتان ڤیددیۆ و چرکە ساتەکان بوون. ئێستاش بە گرافیکێک براوەکان و خەڵاتەکانی دیکەی کە ماون بۆتان باز دەکەم و بۆتان شی دەکەم و بۆچی ئەم فیلمە لەم خەڵاتە ئەم خەڵاتی بەدەستێناوە بارس پێ بکەن. سەرەتا ئەو شتێکەوە زۆر بە کەمی لە ئۆسکار باز دەکرێت باشترین دیزایانی جلوبەرگە، باشترین مۆنتاژە، شتە لاوەچەکانە، بەڵام ئەوانیش پێویستە هەر باز بکرێن. لە ئۆسکاری 2025 باشترین دیزانی جلوبەرێک هەرێکە لە فیلمەکانی A Complete Unknown، نۆسفێراتو، کۆنکڵیف، ویکت و گڵادیێتۆ کاندید بوون. فیلمی ویکت بەهۆی ئەو دیزایانی جلوبەرگەی کە زیاتر دیزایانی شازادەیان بۆ خانمە ئەکتەر و گۆرانی بێش ئاریانە گرانێ دروست کرد بوو. جلوبەرگەکانی سەرنجڕاکێش بوون، باسی سەردەمێکی کۆن دەکات بەڵام بەشێکی فانتەسی. جلوبەرەکانی سەرنجڕاکێش بوو توانی گڵادیێتۆ 2 ببەزێنێ کە پێشبینیەکان وابوون گڵادیێتۆ 2 ئەم خەڵاتە ببە. ئەمە باشترین دیزایانی جلوبەر. بێمە سەر خەڵاتێکی دیکە باشترین سینەماتۆگرافی. سینەماتۆگرافی یەکەم هەنگاوە پێشەوەی فیلم دەست بە کاری وێنەگرتن بکە. لە ڕێگەی سینەماتۆگرافیەوە دیمەنە جوانەکانی شوێنەکان یاخود ئەو دیمەنانێکەوە پەیامی تێدا بە شێوەیەکی واید بێ نزیک بێ بە شێوەیەکی جوان سینەماتۆگرافی وا دەکەکەوە فیلمەکە جوانتر خۆی پیشاندا و چیرۆکێکی باشتری بژێڕێتەوە تەنیا لە ڕێگەی وێنە پێی دەوترێت سینەماتۆگرافی. The Brutalist توانی خەڵاتەکە ببە بەڵام هەرێکە لە فیلمەکانی دون پارت و ئیمیلیا پێرێز، ماریا و نۆسفێراتو کاندید بوون. پێشبینیەکی زۆر هەبوو یان نۆسفێراتو بیبە یان دون پارتو بیبە وان لە ئۆنلاینیش تۆزێک گلەیکرا کەوا دون پارت و سینەماتۆگرافیەکەی زۆر جوانترە لە The Brutalist، بەڵام The Brutalist سینەماتۆگرافیەکەی زیاتر جێرانەوەی چیرۆکێکە لە ڕێگەی نیگای کەسێکەوە دەیەوێ ژیانی خۆی دووبارە بنیاد بنێتەوە یا خوبێتە ژیانێکی دیکە. واتە سینەماتۆگرافیەکەی زیاتر لە پەیوەندەکەی بە جێرانەوەی چیرۆکە لەوەی کەوا دیمەنەکان چەند جوانە یاخود چەند بەشێش تەکنیکی وێنێ گیراوە. ئەمەش باشترین سینەماتۆگرافی. بێمە سەر سلایدێکی دیکە. باشترین کاریگەری وێنەی یاخود VFX بریتە لەو کاریگەری وێنەیانەی کەوا هونەرمەندانی گرافیس دروستی دەکەن واتە دیمەنەکان ڕاستەقینەی نین یان لە شێوەی گرینسکرین تۆمار دەکرێت زیاد دەکرێت یاخود زاری واشەیە فیلمەکە هەر پێوەی دیارنە گرینسکرین کراوە یاخود VFX کراوە لادانی وایارە لادانی هەندێک شوێنی نوێیە گەربێت و شوێنەکە کۆم بێ پیشانی بدەن هەمی پێدەوترێت کاریگەری وێنەیە. هەرێکە لە فیلمەکانی ئێلین ڕۆمەلەس، بێرەمان، دون پارت 2، ویکت وەروا کینگدم of the Planet of the Apes کاندید بوون. فیلمی دون پارت 2 توانیم خەڵاتە ببە. کە دون پارت 2 هەندێک دەڵێن زوڵمێکی گەورەی لێکرا لە ئۆسکاری ئەمساڵ بە تایبەتی لە خەڵاتە تەکنیکیەکان زیاتر بە VFXەکەی ناناسرێ بەڵکو بە زۆر بابەت تەکنیکی دیکە دەناسرێ بەڵام بابەت تەکنیکیەکانی دیکەی بەرز نهێنا لە دون پارت 2 تەنیا لە ڤیژوال ئیفێکت یاخود VFX ئەم خەڵاتەی پێدرا. ئەمەش کاریگەری وێنێ. بێمە سەر سلایدێکی دیکە. باشترین دەنگ. باشترین دەنگ بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی هەر دەنگێکە بەتە هەر ساوند ئیفێکتە، قسەکردنە، تۆمارکردنی دەنگە، بەگشتی بواری دەنگ لە فیلمەکان
خەڵاتێکیان بۆ دانا بەنای باشترین دەنگ جیاوازە لەسەر میوزیک و گۆرانی دەنگ زیاتر لە یاری تەکنیکی تۆمارکردنی دەنگ و بەکارهێنانی ساوند ئیفێکتە لە فیلمەکە هەرێکە لە فیلمەکانی A Complete Unknown Dune Part 2 Emilia Perez Wicked و The Wild Robot کاندید بوون پێشبینیەکان زۆر بۆ ئیمیلیا پێرێز بوو چونکە فیلمێکی میوزیکاڵە دەنگ زۆر کاریگەرە بەڵام دون پارت و توانی خەڵاتەکە بەدەست بهێن بێمە سەر سلایدێکی دیکە باشترین دەقی ڕەسەن ئەمەیان دەقی ڕەسەن واتە نووسینی ئەو سیناریۆیەی یاخود ئەو سکریپتەی کەوا چیرۆکی نوێ ڕەسەنە وەرنەگیراوە لە ڕۆمان یاخود لە زنجیرەی تەلەڤیزۆنی یان لە هەر چیرۆکێکی نووسراو واتە پێشتر نەبووە بە شێوەیەکی ڕەسەن یەکەم جارە چیرۆکی نووسراوە دەقی ڕەسەن پێ دەوترێت سکریپت یاخود ئۆریژنۆل سکریپت ئەنۆڕە توانی خەڵاتەکە بەرز بێنێت بۆ شۆن بیکەر The Brutalistش کاندید بوو September 5 کاندید بوو The Substance و A Real Pain دەنگۆیەکان زۆر باسی The Brutalistیان دەکرد کەوا خەڵاتەکە بەرز بێنێ بەڵام ئەنۆڕە توانی ئەم خەڵاتە بەرز بێنێ بۆهۆی ئەوەی چیرۆکەکەی دەڵێن چیرۆکەکە کەم وتراوە لە هۆلیوود و چیرۆکەشیان دەڵێن دایالۆگەکانیان زۆر بە پرفکتی لەسەر سەردەمی ئێستا نووسیوە کارچەندە لە ئۆسکاریش توانجێکی لێدرا کە دەڵێن زیاتر لە 260 جار جنێ و لەم فیلمەش بەکار هاتووە ئەمەش دەقی ڕەسەن ئێمە سلایدێکی دیکە باشترین دیزایانی بەرەمێنان یاخود پرۆدەکشن دیزاین دیزایانی بەرەمێنان لە ڕێگەی دیزایانی بەرەمێنانەوە فیلمەکان دەتوانن بمان بەنە کەش و هەوایەکی دیکە بمان بەنە سەردەمێکی دیکە واتە بەکارهێنانی زەویە خاکە داروبارە باڵەخانەیە ئۆتۆمبیلە هەر هەمووی دەچێتە ناو قالبی بەرەمێنان یاخود دیزایانی بەرەمێنان لە ڕێگەی ئەو پرۆدەکشن دیزاینە دەتوانن سەردەمەکە بگۆڕن بمان بەنە شوێنێکی خەیاڵی ساینس فیکشن خەیاڵی زانستی هەموو لە ڕێگەی دیزایانی بەرەمێنان شتەکان دەگۆڕدرێ جا ئەمانە کاندید بوون هەرێکە لە دون پارت و کە دەنگۆ زۆر بوو بیباتەوە بەڵام نەیبرد The Brutalist Conclave کە نەیتوانی بیباتەوە ئەمەش کاندیدێکی گەورە بوو پێشنیازێکی گەورەشی بۆ کرا کە بیبا بەڵام نەیبردووە نۆسفەراتوش بە هەمان شێوە بەڵام ویکت بەهۆی ئەو دیمەنە فانتاسیانەی کە بۆی دروستکراوە دەڵێن باشترین دیزایانی بەرەمێنانی بۆ ئەنجامدراوە لە پارساڵ بە 2023 بێمە لای سلایدێکی دیکە باشترین گۆرانی ڕەسەن باشترین گۆرانی ڕەسەن ئەو گۆرانیانەنە کەوا لەلایەن هونەرمەندانەوە ئەو کەسێک کە نوانەکە دەکە جا هونەرمەندەکە خۆی گۆرانی بێژە یاخود ئاکتەرە خۆی تۆماری دەکە و ئەو گۆرانیاش تەنیا بۆ ئەم فیلمە تۆمارکراوە بۆی پێدەوترێت گۆرانی ڕەسەن ئۆریجنۆل سۆنگ واتە پێشتر دروست نەکراوە بەکار ناتوە یەکەم جارە بەکاردێەوە تەنیا ژەم فیلمە بەکار هاتووە ئەمانە کاندید بوون جێگەی سوپرایز نیەکەوە ئەمێلیا پێرێز دوو جار کاندید بووە وتوانی خەڵاتێکیش بەرز بێنێت بۆ گۆرانی ئەلمان خۆی تەواوی فیلمەکە فیلمێکی میوزیکاڵە و چەندین گۆرانی جیاوازی تێدا بێمە سەر سلایدێکی دیکە باشترین میوزیکی ڕەسەن ئەمە پێ دەوترێت ئۆریژنۆل سکۆر بە ئینگلیزی میوزیکی ڕەسەن واتە بەکارهێنانی ئەو ساوندتراکە ئەو میوزیکی کەوا لە باگراوەندی قسەکردنی ئەکتەرەکان هەیە یاخود لە دیمەن و چرکە ساتەکان هەیە هەندێک فیلم هەیە بە ڕێگەی میوزیکەکەی و تۆ دەیناسیەوە بە تایبەتیش فیلمەکانی وەکو ستار وۆرزمان هەیە هاری پۆتەرمان هەیە یاخود زنجیرەکانی وەکو گەیم ئۆف ترۆنزمان هەیە کاتێک تۆ گوێ لە میوزیکە دەبێت دەزانی ئەم میوزیکە بۆ ئەم فیلمە یاخود ئەم زنجیرە دروست کراوە میوزیک کاریگەریی زۆر گەورەی هەیە لە دروستکردنی کەش و هەوا و جێرانەوەی چیرۆک و تووڕەبوونی ئەکتەرەکان و هادبوونەوە و خۆشەویستی و شەڕ ئەوانە هەمووی لە ڕێگەی میوزیک و تۆ دەتوانی کەش و هەوایەکە بگۆڕیت میوزیکی ڕەسەن زۆر گرنگە بۆ فیلمەکان تاکو فیلمەکە جوانتر بەلای خەڵکی نیشان بدە و قەناعەت بە فیلمەکە زیاتر بکە The Brutalist توانی خەڵاتەکە بە چونکە دەڵێن یەکێ لە The Brutalist دەڵێن یەکێ لە باشترین میوزیکەکانی بۆ ئەنجامدرا Conclave Emilia Perez Wicked و The Wild Robotیش بە هەمان شێوە کاندید بوون بێمە لای سلایدێکی دیکە باشترین مەیکەپ و ستایلی قژ مەیکەپ و ستایلی قژ واتە ئەو جلو بەرگەی کە دەیپۆشن وەرەوە ئەو مەیکەپەی بۆی دەکرێت بەڵام لێرە مەیکە بەمانای ئەوەی نایە کە جوان کاری دەکرێت مەسەڵەن بۆ نمونە ئەمەکتەرە شێوەیان وا لێ کردووە دانانی پرۆسپێکتە واتە دانانی گۆڕینی شێوەی ئەکتەرەکانە یاخود گۆڕینی قژیانە بە شێوەیەکی خەیاڵیە فەنتەسیە جاریا بۆ فیلمی ترسناک وەکو فیلمی The Substance جا فیلمی The Substance کە بۆ زۆر خەڵاتکانی کرا پێشبینی ژوا بوو خەڵاتێکی زۆر بەرز بێنێت چونکە زۆر گەورەکریان فیلمە لە ماوەی ساڵی ڕابردوو بۆ هۆی خانە هونەرمەند دێمی مۆر وتی نزیکە 30 ساڵێکە نواندن دەکەم هێشتا لە ئۆسکار یاخود لە ئاکادیمیا ناویشم نەزانراوە لەم کەتەگۆریە ئەم خەڵاتیاندا گەرسەیری دیمەنەکەشی بکەی لە فیلمی The Substance دەبین کەوا شێوەی دومچاویان لێ کردووە واتە مەیکەپ و جوانکاری و ستایلی قژیان وا لێ کردووە کەوا کارێکی پراکتیکی زۆر باشی بۆ ئەنجام درراوە جا ئەم
کەتەگۆریە تەنیا دەدرێتە ئەو فیلمانەی کەوا ستایلی میکەپ و قژەکەیان بە دەست ئەنجام درابێت نەک بە کۆمپیوتەر چکە بە کۆمپیوتەریش دیئەیجیکمان هەیە شێوەی ئەکتەرەکان بچوک دەکەنەوە بەڵام ئەمە تایبەت دەکرێت بە کارە دەستەکان هەتا هونەرمەندی ڕاستەقینە کار لە دروستکردنی ئەم فیلمانە دەکەن ئەمەش میکەپ و قش بێمە سەر سلایدێکی دیکە بزانین باشترین فیلمی نێودەوڵەتی باشترین فیلمی نێودەوڵەتی هیچ جیاوازێک نییە لەگەڵ باشترین فیلم کە ئۆسکار دەبا بەڵام ئەمە تەنیا بە ئەو فیلمانەیە کە لە دەرەوەی ئەمریکا بەرەماتون لە برازیل فیلمێک هەبوو ئەمساڵ بە ناوی I'm Still Here لە فیلمێکە کە توانی خەڵاتەکە بەرز بێنێت چیرۆکی فیلمەکەش باسی ئەم ئافرەتە دەکەن کەوا هاوژینەکەی ون بووە نزیکەی 4 ساڵێک بە دوای هاوژینەکەی دەگەڕێ و چیرۆکی خۆی دەجێڕێتەوە کاچی بەسەر هاتووە وەکو ئافرەتێکەوە هاوژینەکەی گەرون بێ و کەسی نەبێ چۆن دەژیە گەڕانەکەی چۆنە چۆن هەڵی دۆزینەوەی دەدا چی هاوکاری دەکە و چی هاوکاری داکە چیرۆکەی دراماتیکە بەڵام جگە لەویش لە دانمارک The Girl with the Needle لە مەکسیک ئیمیلیا پێرێس لە ئێران The Seed of the Sacred Fig وەروە لە وڵاتی لاتیڤیاش فلۆ کە توانی خەڵاتی ئەنەمێشتنیش بەو لێرەش کاندید بوو بەڵام لە برازیل فیلمی I'm Still Here توانی خەڵاتەکە بەرهەست بهێنە بێمە لای سلایدێکی دیکە باشترین مۆنتاژ ئیدت باشترین مۆنتاژ واتە لکاندنی دیمەنەکان لکاندنی دیمەنەکان بە یەکتر وەروە دروستکردنی دیمەنەکان وەروەها دروستکردنی چرکە ساتەکان وەروەها دروستکردنی سیکوێنسەکان هەر هەموو کاتێ شتێک دوێنێ دەگیرێن لە مۆنتاژ دووبارە هەیکەلەکەی بۆ دانرێتەوە زۆر زاریش دەڵێن مۆنتاژ ئەو کەسێک کە مۆنتێرە دەرهێنەری دووەمە لە دروستکردنی فیلم کە چیرۆکە جوانتر و باشتر دەتوانن بجێڕنەوە فیلمی ئەنۆرا توانی خەڵاتەکە بەرز بێنێ بەڵام جگە لە ئەنۆرا The Brutalist و کۆنکلیڤ و ویکت و ئیمیلیا پێرس کاندیدی ئەم خەڵاتە بوون ئەمەش باشترین مۆنتاژ بێمە لای خەڵاتێکی دیکە و کەتەگۆریەکی دیکە باشترین فیلم ئەمانە هەر هەمووی کاندیدی باشترین فیلم بوون لە ویکت The Substance Nickel Boys I'm Still Here ئیمیلیا پێرس Dune Part 2 کۆنکلیڤ Complete Unknown The Brutalist و ئەنۆرا لە هەموو فیلمە ئەنۆرا خەڵاتەکەی بەرزتێنا پێشبینیەکان دوێنێ ژوتم دوێنێ شەو کە بەرناما کرد پێشبینیەکان هەمووی بۆ The Brutalist بوو لەبەرەوەی چیرۆکی پیاوێکی جوولەکەی دەجێڕاوە لە جەنجی جیانی دۆم ڕزگاری بووە هاتۆتە ئەمریکا ژیانی بنیاد ناوەتەوە بوتە بەرهەمهێن و مبدعێکی گەورە وەروە ئەیدریان برۆدی ڕۆڵەکەی دەجێڕێت کە ڕێک چیرۆکی وەکو دە پیانستە تقریبا نزیکە بەڵام خڵاتەکەیان نەدا The Brutalist درای ئەنۆرا کە ئەمەشیان دەڵێن تۆزێک لایانی سیاسی پێوە دیارە لەبەرەوەی هێرشکردنە سەر خانەوادەیەکی رووسیان فیلمە بۆیش عادەتەن ئۆسکار یاخود ئەکادمیای ئۆسکار لەلایەن کۆمپانیاکانی نزیک لە دیموکراتەکان فەن دەکرێت ساڵانە یاخود پارەدار دەکرێت هەموو ساڵی ئەو کێشەیە لە ئۆنلاین دروست دەبێت کەوا دەڵێن سیاست تێکەڵی باشترین فیلم دەکرێت ئەمەش باشترین فیلم باشترین دەرهێنەر شۆن بیکەر توانی خەڵاتەکە بە بەڵام جگە لە شۆن بیکەر برادی کۆربێت جیمز مانگۆلد جاک وەس ئۆلیدارد و کارلۆ فۆرگێت کاندیدی ئەم خەڵاتە بوون بێمە لای باشترین فیلمی ئەنیمەیشن فلۆ کاندیدەکەی برد بەڵام جگە لە فلۆ ئینساید ئاوت و مێمۆر ئۆف ئە سنێیل واڵسن گۆرمێت لەگەڵ The Wild Robot کاندید بوون بێمە سلایدێکی دیکە باشترین خانماکتەر لە ڕۆڵی پاڵپشتی مۆنیکا باربارۆ ئاریانە گراندەی فلستی جۆنز کە پێشبین دەکرا بیبە یاخود ئیزابێلا بیبە بەڵام زۆوی سەڵدانە توانی خەڵاتەکە بەدەست بێنێ باشترین خانماکتەر لە ڕۆڵی سەرەکی کێشەی گەورە هەبوو بە تایبەتیش بۆ کارلە سۆفیا کە توانێتیان لێدا بەڵام سنتینیا ئەرێڤۆ کارلە سۆفیا کاندید بوو دێمی مۆڕ و فێرناندە تۆرێس بەڵام میکی مارسن توانی خەڵاتەکە بەدەست بهێنە بێمە لای ئەکتەر لە ڕۆڵی پاڵپشتی یاخود باشترین ئەکتەر یۆرا بۆرسیڤێس کێرن کۆلکن توانی خەڵاتەکە بە جێرمی سرۆن گای پیرس و ئێدوارد نۆرتنیش کاندید بوو ئەمە باشترین ئەکتەر لە ڕۆڵی پاڵپشتی بێمە لای باشترین ئەکتەر لە ڕۆڵی سەرەکی ئەیدریان برۆدی توانی خەڵاتەکە بە دووەم جاریشی ئۆسکار دەبام و ئەم ئەکتەرانەش بە هەمان شێوە کاندیدی باشترین ئەکتەر بوون لە ڕۆڵی سەرەکی بێمە سلایدێکی دیکە باشترین دۆکیومنتری وەکو باسم کرد No Other Land بوو No Other Land کە فیلمێکە باسی فەڵەستین و ئیسرائیل دەکا لە ڕێگەی ئەم دۆکە فیلمەوە دەیانەوێت شەڕی حەماس و ئیسرائیل کەمتر بکەنەوە یاخود چیرۆکە بە شێوەیەکی دیکە بجێڕنەوەکەوە خەڵکەکە کێشەی نییە حکوومەتەکان کێشەیان هەیە ئەمەش باشترین دۆکیومنتری ئەمەش خەڵاتەکانی ئۆسکار بوو تا یەکشەممەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ